بەناوی خوای بەبەزەی و بەخشندە خۆشەویستانم خۆشحاڵم کە لە ئەڵقەی ژمارە 28 بەرنامەی نووسین و یادەوەری با خزمەتەوەی خۆشەویست گەشتمەوە بۆ هیوای ئینشاءڵڵا سوودێکی باش لە بەرنامەکە ببینن و ئەو ماوەی کە لەگەڵمانە ئەمێنەوە لە بەردەم تیڤەکانتان یاخود لە بەردەم ڕادیۆکانتان یاخود لە ناو ماشێنەکانتان گوێتان لە ئێمە بێ ئێمە خۆشحاڵین و هیوادارین سوودێکی باش بە ئێوە بگەێنین. خۆشەویستانم لە ئەڵقەی ژمارە 28 بەرنامەی نووسین و یادەوەری لەگەڵتانە بین. ئەمە کۆتا ئەڵقابێک کە لە سەر کتێبی نووسین و کتێبی ساڵح بوون و بەرەخواچوون ئەیکە ئینشاءڵڵا خوا پشتیوان بێ. دوای ئەوە ئینشاءڵڵا چینە سەر کتێبێکی تری مامۆستا عەلی باپیر. مامۆستا جارێککە بەخێر بێ. زۆر سپاس. ئێوەش بەخێر بێن کاکە پەیوەند. سپاس دەکەین. مامۆستا هەر لەو چەمکانەی کە بە گرنگ جەزانم کە بۆ بینەران ڕاستەکەی باسیکەین لە کتێبی ڕێگای ساڵح بوون و بەرەخواچوونە هەندێک چەمکت هێناوە کە شایانی ئەوەیە یاخود هەندێک کەس بە هەڵەتیانەگا. یەکێک لەو چەمکانە مەسەلەی زوهدە، ینی ئەو زوهدە حەزەکەم ینی بەجددی ینی ئەوەیە کە ئاوڕی لەبێیتەوە و ئەوەیە کە قسەی لێ بکەیت. حەزەکەم ئەوەی کە جەنابەت ینی لەوێ بە ملاحەزە هێناوتە، ینی زوهد بۆچی وای لێت کە ئینسان بە هەڵە لێ تێبگات. بله، الحمد لله وصلى الله تعالى وسلم بارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. کاکە پەیوەند لە بواری تەزکیەی نەفسدا و لە بواری تەسەووف و عرفاندا هەڵە و پەڵە زیاترن وەکو لە بوارەکانی دی بە بۆ چۆنی من. ئەویش لەبەرچی لەبەر ئەم بوارە بوارێکە عاتیفە سۆز زۆر دەوری تیا دەبینێ و مامەڵەکردنیشە لەگەڵ ڕوحدا لەگەڵ ناخی مرۆڤدا کە شتێکی پەنهانە. بۆیە بواری زیاتر دەکرێتەوە بۆ بە هەڵەدا چوون و کورتهێنان و بەزایەدان یاخود تێپەڕاندن و دوورکەوتنەوە. جا یەکێک یعنی هەڵە هەیە لە کۆمەڵێک چەمکدا، یەکێک لەوانە دیارە من کۆمەڵێک چەمکم هێناوە ڕەنگە جەنابەت ئەوانی کەش باسکە، یەکێک لەوانە زوهد ئەگەر تەماشای ڕیشە زمانەوانیەکەی بکەین زەهەدە یەزهەد و یعنی ئەو شتەی بە کەم بایەخ تەماشا کرد. زاهید یعنی بە کەم تەماشاکەر. خوای پەروەردگار لە سوورەتی یوسفدا ئەو کاروانی کە یوسف لە بیرەکە دەردێننەوە ئەو وشەی زاهید لەوێدا خوای پەروەردگار بەکاری دێنێ، دەفەرمێ وشروه بثمن بخس دراهم معدودة وكانوا فيه من الزاهدين. شروه يعني باعوه، فرۆشتیان بە چەند درەمێکی کەم، دراهم معدودة چەند درەمێکی ژمێردرا و شتێک بژمێردرێ کەمە، بە چەند درەمێکی ژمێردرا و فرۆشتیان وكانوا فيه من الزاهدين. و بەرامبەر بە یوسف لە بێبایەخان بوون یاخود لە بەکەم گران بوون، واتە بە کەمیان تەماشا کرد. بۆ چونکە دەنازانی هیوان نییە لە بیرە دەریان هێناوەتەوە، خواخوام زوو لە کۆڵ خۆیانی بکەن تەماشای سەر و سیمایان دەکرد بە ئینسانێکی نەجیب و نەجیب سادە و ئەخ کوڕ یعقوب عەلەیهی سەڵات وەسەلام و زانیان ئەوە حتمەن یوسفیش خۆ منداڵێکی 12 ساڵە بۆ گوتوێتیە من برایەکانم زوڵمیان لێکردم خستویانمە نێو بیرێ و مەم فرۆشن و مەم کەنە کۆی لەو ئەوانی ژویان پێ نەداوە دیارە، بۆیە خواخوام زوو لە کۆڵ خۆیانی بکەنەوە کەواتە زوهد یعنی بەکەم گرتن. جا من لەوێدا ئەو هەڵێم ڕاست کردوێتەوە کە لە زۆر لە کتێبەکاندا هەیە. یعنی ئێستا تۆ گەر بیت هەر کتێبە کوردیەکان بە بۆچوونی من یعنی بیان پشکەنم بۆی وشە هەڵەکانیان تێدا ڕاستکەمەوە کە هێندێک وشەی عەرەبیان بەحساب ماناکردوون بە کوردی بڕاو کە کتێبێک ئەوە دەدادنێ. یەکێک لە وشانە مەسەلە زوهد هەر چۆ لە هەموو کتێبەکاندا دنیا بەکەم دنیا دنەویستی. من وتمەوە غەڵەتە، دنیا بەکەم گرتن نەک دنیا نەویستی. ئەگەر نەتەوێت دنیا لە ئیسلام دەجێ نابێتەوە، بەڵام دەگونجێ دنیا بەکەم بگری. وەکو لە فەرمایشتێکی پێغەمبەر داهاتووە عەلەیهی سەڵات وسەلام یەکێک دێ بۆ خزمەتی دەڵێ یا رسول الله صلى الله عليه وسلم دلني على شيء إذا أنا فعلته أحبني الله وأحبني الناس. قال ازهد في الدنيا يحبك الله وازهد فيما في أيدي الناس يحبك الناس.
ئەو پێغەمبەرە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ چەند ڕەوان بێژ و چەند مانا کۆکەرەوە بووە لە وشەی کەمدا. ئەو دەڵێ شتێکم پێ بڵێ گەر کردم خوش خۆشی بوێم خەڵکیش خۆشی بوێم. ئەویش دەفەرمێ دنیا بەکەم بگرە لە دنیادا زاهید بە خوا خۆشی دەوێی، ئەوەش کە لە دەستی خەڵکدایە چاوی تێمە بڕۆ بەکەمی بگرە خەڵکیش خۆشی دەوێی، واتە خەڵکیش ڕێزت دەگرێ. بەڵام ئەگەر تەماعەت لەوەیان کرد لەوە کە لە دەستیاندا هەیە لەلایەن سووک دەبی. جا کەواتە زوهد یعنی بەکەمگرتن، ئیزهەد فی الدنیا، دنیا بەکەم بگرە و ئەوەی کە لە دەستی خەڵکدا بەکەمی بگرە، چاوی تێمە بڕە، پێت زۆر نەبێ، پێت مهم نەبێ، بە تایبەتێکە حەرام بێ، هەر پێت هیچ نەبێ، ئەو کاتە هەم خوار ڕێزت دەگرێت لەبەر دنیات لەلا کەمە، هەم خەڵکی ڕێزت دەگرێت بەر ئەوەی کە لە دەستیاندا هەیە لەلات کەمە، بەکەم تەماشای دەکەی. کەواتە دنیا بەکەمگرتن لە ئیسلام دەجێ دەبێت تۆ سیفەتێکی بەرز و پەسەندیشە، بەڵام دنیا نەویستی لە ئیسلام دەجێ نابێتەوە. پاشان دەپرسین ئایا زوهد وەکو لامە بە مەحویە دەڵێ لەگەڵ ئەو هەموو ئەوە زوهدی دنیایی تەماشاکە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زاهید بووە و پێغەمبەران هەموویان دەبێ کە زوهد سیفەتێکی باش بێ دەبێ هەموو پێغەمبەران هەیان بوو بێ. باشە داود و سولەیمان سەڵات و سەلامی خوایان لەسەر بێت دوو پێغەمبەری پادشا بوون، حوکمڕان بوون، ئایا سیفەتی ئەو سیفەتە باشیان هەبوو یانە؟ بەڵێ هەیان بووە. ئەیوب پاشاش بوون، مڵک و سەڵتەنەتی زۆریان هەبووە، بەڵێ بەڵام لەلایەن کەم بووە. جا یەکێک لە عاریفەکان چەند جوان پێناسی زوهد دەکا، دەڵێ لەیسە الزهد ئەلا تەملیکە شەیئەن وئینەمە الزهد ئەلا یەملیکەکە شەیئون. زوهد ئەوە نێ تۆ هیچ شتێکت نەبێ، زوهد ئەوە هیچ شتێک تۆی نەبێ، زوهد ئەوە نێ تۆ خاوەن نەبی، زوهد ئەوە تۆ کۆیلەی شتەکان نەبی. ئەوە پێناسەی ڕاستەقینەی زوهدە. مامۆستا ئەی وشەی فەقر مامۆستا ئەمەش یەکێکە لە وشانەی کە ینی هەر ئێستا ینی تێڕوانینێک هەیە، تێڕوانینێکی باو کە فەقیری ینی ئەسڵ دین، ینی وا پەیوەست کراوەتەوە فەقیری بەدینەوە، ینی تۆ تەسەوەر کە هەتا فەقیر بی دیندارتری. هەر کورداری خۆمان نییە دەڵێ فەقیر حەبیبی خوایە. حەزم کرد لەسەر ئەمەش ینی بەڵێ کاکە پەیوەند ئەوە یەکێکە لە وشانەی کە دەبێ شەمکە ڕاستەقینەکەی خۆی بۆ بژێڕینەوە و ئەو شتەی کە لێ هاڵێنراوە بە ناوی دینەوە لێ بکەینەوە، بۆی کە دین ناشیری نەبێ بەهۆی هەندێک وشە و هێندێک مفرەدەوە کە معنای دیکەیان لێبار کراوە کە معناکەیان وان نییە. مامۆستای گەورەی کۆیە ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ بەڵێ ئەلفەقر و فەخری ئیفتیڕایە، چونکە دەوڵەمەند حەبیبی خوایە لە شێعرەکانیدا. وا مەشهورەکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام گوتوویت ئەلفەقر فەخری، ئەمن شانازی بە فەقیریەوە دەکەم. مامۆستای گەورەی کوێ ڕاست دەکات دەڵێ بەڵێ ئەلفەقر و فەخری ئیفتیڕایە، درۆیە. بۆ چونکە دەوڵەمەند حەبیبی خوایە. تۆ تەماشا بکە دەوڵەمەند چەند شتێک چەند ئەرکێک لە ئیسلامدا بە دەوڵەمەند نەبێ جێبەجێ ناکرێن. دوو لە پایەکانی ئیسلام زەکات لە دەوڵەمەند دەکەوێت، حەجیش بە دەوڵەمەند دەکرێت. دوو لە پێنج پایەکان بە دەوڵەمەند نەبێت جێبەجێ ناکرێن. ئەی چۆن دەبێت فەقیری شتێکی مەمدوح بێ و دەوڵەمەندی شتێکی مەذموم بێ؟ نا، دەوڵەمەندێک کە بە پارەی حەرام و بە زوڵم بێ ئەوە مەذمومە. و فەقیریەکیش من تەمەن لەو کتێبەی خۆم دەباسم کردو لە یەک ئایەتیشدا نییە و لە یەک فەرمودەی پێغەمبەریشدا نییە عەلەیهی سەڵات وسەلام کە هەژاری، کە من وشەی فەقر بە هەژاری تەفسیر دەکەم و میسکینیش بە نەدار، فەقیر بە هەژار، میسکین بە نەدار، چکە دۆست لێک جیان هەژارەوە هیچی نەبێ، میسکین ئەوە شتێکی هەبێ بەڵام بەشی نەکا. نە لە قورئان نە لە سونەتدا نەمبینیوە لە یەک شوێنیش خوا مەدحی فەقیری بکە، بەڵام مەدحی مجاهیدان و تێکۆشەرانی ڕێی خوای کردووە کە لە ئەنجامی جیهاد و فیداکاری و بەرخۆداندا نیان پڕژاوتە سەر کار و کەسابەت. لە سوورەتی ئەلبەقەڕەدا کە دەفەرمی للفقراء الذين احصروا في سبيل الله لا يستطيعون ضربا في الأرض. هاوکاری ئەو هەژارانە با بکرێ کە لە ڕێی خوادا خۆیان حەبس کردووە،
خۆیان یەکلا کردوتەوە بۆ جەنگ و جیهاد و بەرخۆدان دیفاعکردن لە دین و ژینی کۆمەڵگایان لەبەرەوە لا يستطيعون ضربا في الأرض ناتوان بە زەویدا بێن و بچن و کار و کەسابەت بکەن تەنیا لەو حاڵەتەدا خوای پەروەردگار ئەویش وەکو مەدەحنا هەر دەفەرمێ ئەوانە هاوکاریان بکەن. جا یەکێک لەو شتانە کە دەبێت ڕاست بکرێتەوە کە لە ئیسلامدا ئیسلام دژی دەوڵەمەندی نییە و ئیسلام فەقیری حەز پێ نییە نەک هەر ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەژاری و فەقیری بە بەڵا داناوە دەفەرمێ اللهم إني أعوذ بك من الجوع فإنه بئس الضجيع خوایە پەنا دێنمە بەر تۆ لە برسیەتی چونکە خراپترین هاوڕێیە پاشان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ كاد الفقر أن يكون كفرا فەقیری خەریکە ببێتە کوفر هەروەها حەدیثی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام اللهم إني أعوذ بك من الفقر والكفر خوایە پەنا بە تۆ دەگرم لە هەژاری و لە کوفر پێکەوەی جوود کردوون چۆزاری وە هەژاری و احتیاجی و محتاجی کاکە پەیوەند ئینسان تووشی بێدینی دەکا پێغەمبەر سەڵ زۆر دووربین بووە خۆڕاگری لەسەر فەقیریەک کە بە ملت داهاتۆکو ئیبتیلایە و تاقیکردنەوەیەک نەک بەهۆی تەمبەڵی و تەوەزەلی و کار و کاسبی نەکردن و خۆماندوو نەکردن ئەوە ئەو کاتەوە ئەوە گوناهبارە و کەسە کە فەقیر دەکەوێت لە ئەنجامی دەست نەجوڵاندن و خۆماندوو نەکردن بەڵام هەیە هەر خۆش ئەوە دەکە یاخود کەم ئەندامە یاخود کار و کاسبی بۆ ناکرێ هەر چۆنیشی دەکە هەر پێ ڕناگا ئەوە لەو حاڵەتەدا ئەو جۆرە کەسانەی بە هاوکاری بکرێن و فەقیری لە ئیسلامدا بە بەڵا دانراوە بە موسیبەت دانراوە نەک بە شتێکی مەمدوح و بە شتێکی بە خەسڵەتێکی واکە ستایش بکرێ و ئەوە بکرێ و دەوڵەمەندیش ئیسلام نەک حەساسی و هەستیاری نییە بەرامبەر بە دەوڵەمەندی بەڵکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە صەحیح بوخاری مسلمدا دەفەرمێ إن أمن الناس علي في صحبته وماله أبو بكر رضي الله عنه کەسێک کە لە هەموو کەس چاکەی زیاتر لەسەر من هەیە لە بەهۆی ماڵ و سامانەکەی بەهۆی هاوڵێتەکەی ئەو بەکرە باش بە کەڵکی پێغەمبەر هات عەلەیهی سەڵات وسەلام عوثمان خوارێ ڕازی بێ کاتێک کە بیری ڕوومە دەکڕێ بیرێک بووە هیچ جوولەکەیەک بووە لە مەدینەدا دەیکڕێ و دەیکاتە سەدەقە بۆ مسلمانان کە ئاوی لێبێن ئاوی شیرین کەم بووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و دوای کە لە جەنگی تەبوکدا 100 حوشتر بەبارەوە دەکاتە خێر هاوکاری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ما ضر عوثمان ما فعل بعد اليوم لە دوای ئەمڕۆ عوثمان هەر شتێکی بکە زەرەری لێ نادا واتە خزمەتێکی هێندە گەورەی کردووە دەبێتە شەفاعەتکار و دەبێتە بەڵاجێڕەوە و قەرەبووی ئەگەر تووشی هەڵەو کەم و کوڕێک ببێ چکە زانیوێتی کە دوایی هەندێک خۆشی هەندێک هەڵەو کەم و کوڕی دەبێ خۆ مەلایکەت نەبوون و بەهانەشی پێدەگیرێ بۆیە وەکو پێشبینی و دووربینێک ئەوەی فەرمووە کەواتە لە ئیسلامدا دەوڵەمەندی بە پارەی حەڵاڵ بە کاسبی حەڵاڵ بە ئارەقین و چاوم شتێکی مەدەحکراوە هەژاری و نەداریش بەڵایەکە پەنای لێ بەخوا گیراوە مامۆستا هەر بە تەنیشتی فەقر و هەژاریەوە بە باسێک لە سەبریش بکەین ینی ئایا سەبریش لە هەموو شتێکە ینی مطلقە ڕەهایە یاخود ئەوی شتێکی نیسبیە سەبر خوای پەروەردگار لە سوورەتی البەقەرە لە ئاەتی ژمارە 177 بۆ ماڕوون دەکاتوە سەبر لەکوێدایە والصابرين في البأساء والضراء وحين البأس خۆراگران لە کاتی جەنگ لە کاتی هەژاری و نەداریدا في البأساء والضراء لە کاتی نەخۆشی و ناخۆشیدا وحين البأس لە کاتی جەنگ و ڕوبەڕووبوونەوەدا سەبر لەو سێ حاڵەتانەدا مەمدوحە لەکوێدا کە تووشی هەژاری و نەداری دەبی خۆڕابگری دینەکەت نەدۆڕێنی تەنازول نەکەی والضراء لە کاتی نەخۆشی و ناخۆشیدا بە شۆکدانەی وحین البەس لە کاتی ڕوبەڕووبوون و جەنگ و بەرخۆداندا خۆڕاگربی من لە هەندێک لە کتێبەکانی خۆمدا گوتومە لە ئیسلام لەگەڵ سەبرێکدایە کە بۆ ئەنجامدانی ئەرکە شەرعیەکان پێویستیت پێیەتی بەڵام لەگەڵ سەبرێکدا نییە کە بۆ بەرژەوەندی دنیایی کابرا سەبر دەگرێت لە بنباری زوڵمدا لە بنباری ئیهانەدا لە بنباری ئیحتیقاردا سەبر دەگرێت هەندێک لە شوێن کەوتانی و حیزب عەلمانیانە دەبینی ئیهانەی پێ دەکرێت بە بەشەردا ناندرێ وەکو مەڕ تەماشا دەکرێت سەبری گرتووە باری لەسەر پشتێ ئەوە سەبرێکی کەرانەیە
ئیسلام لەگەڵ سەبری ئازایانەدایە لەگەڵ سەبری جوامێرانەدایە بەڵام لەگەڵ سەبری کەرانە و گوێ درێژانەدا نیە باریشی لە پشتێ بنێن ئاگریشی لەسەر پشتێ بکەنەوە لە پێناوی تۆزە مەسلحەت و دنیاکدا هەر خۆڕا بگرێ و خۆی نەلەخشێنێ من نەفەر هاتووە بۆ لام دەوڵەمەند بووە گوتوێتی فلان بەرپرسە دەبێ مانگانە نیوەی وارداتی من بۆی بێ لە ماڵش لاقی لەسەر لاقی داناوە تۆ ینی بۆچی ئەو کەسابەتە دەکەی آخر بڵێم چیوانە بێ ژیانم ناڕۆ چه ژیانێکە ئەوە چه ژیانێکە ئەوە چه سەبرێکەوە دەوەڵا بڵێم چی ئینسان دەبێ سابیر بێ ئەوە سەبرێکە ئەوە سەبرێکە کەرباری لێ دەنێن و جا سەبر دەگرێت لە بن بارەکەدا ئیسلام لەگەڵ سەبری ئاوادا نییە ئینسان ئیسلام لەگەڵ سەبری جوابێرانەدایە لەگەڵ سەبرێکدایە کە تۆ پێویستت پێێتی بۆ ئەنجامدانی ئەرکە شەرعیەکان نەک بۆ ناشەرعی ئەمجا ئەو سەبرەی کە لە بنباری ناشەرعی زوڵمدا کابرا دەیگرێ بۆ پێێتەوە سەبرە نا ئەوە لەسەری تووشی عەزاب و سزا دێت فعلا ئێمە پێویستیمان بە ڕاستکردنەوەی زۆر لەو چەمکانە هەیە کە هیچێک لەوانە وەکو گوتم من خەڵک هاتۆ بۆ لام گوتوێتی من ئەو زڵمم لێ دەکریان من ئاوات مامەڵام گەڵدا دەکرێت ئاوا یەکتون باشە بۆ لەوێ ماویەوە لەو شوێنە بۆ دەمێنیەوە کە تۆ دەزانی وەکو بە شەر مامەڵەت لەگەڵدا ناکەن بۆ ڕێزت لێ ناگرن خۆت بە موهان دەزانی بۆ لەوێ دەمێنیەوە چۆ بە خۆت شتێکی دیکە بکە باشترە مامۆستا لە پێشەکی بابەتی شەشەمە یاخۆت بەڵام لە بەشی شەشەمە دوایین بۆ چوون و سەرنجەکان لەمەڕ تەسکەی نەفەس شتێک زۆر سەرنجی ڕاکێشەمەویش ئەنووسیت بە هەڵوا دەم شیرن نابێ بۆیە داوای برایانە و دڵسۆزانم ئەوەیە کە هەمیشە لە هەوڵی ئەوە دابن زانینتان بۆ توانین و حاڵی بوونتان بۆ لە خۆداکردنە حاڵ بێ ئامان سەد ئامان وریابن خۆتان نەکەنە هەمبانەی معلومات قسەکەم لەسەر ئەم هەمبانەی معلومات هەیە مامۆستا چی ئەمانە لێرە ئەمە بەس چییە بەڵێ وڵا کاکە پەیوەند فعلا گرفتی بەشەر بە زۆری ئەوەیە کە دەزانێ بەڵام ناتوانێ حاڵی بووە بەڵام لە خۆی دانەکردۆتە حاڵ من پێم وایە ئەو تەسکیەی نەفس و ئەو قوتابخانانەی تەسکیەی نەفس هەمووی بۆ ئەوە بوون کە مرۆڤ لە ناخەوە پەروەردە بکرێ وای لێبێ کە لەو دوانەتی ئیزدیواجیەتە دەربازێکن چەند کەس هەیە شت دەزانێ بەڵام کاری پێ ناکە چەند کەس هەیە کە حاڵی بووە بەڵام لە خۆی دانای کاتە حاڵ بۆ وێنە وێنەی سادە بێنینەوە چەند جگەرە چێش دەبینی لێ پرسە جگەرە زەرەنی بەرێ وەڵا خۆ منێ کۆخە کۆخمە و سینگ و گەرم هەمووی داگیراوە و چوار هەنگاو دەڕۆم پشون سوار دەبێ و ئێ باشە کەواتە زەرەرەکەی دەزانی بەڵێ زۆر چاک دەزانم ئەی بۆ دەسی لێڵ ناگری شەرابخۆری قۆمارکردن چەند کەس بەهۆی قۆمارەوە بەتایبەتی ئێستا دەڵێن لێ قۆمارخان و شتی عجایب کراوەتەوە لە هەوری ڕێ سلێمانی چەند کەس بیستمە هیوا دەڵە ماڵم داڵکی دۆڕاندووە خانووکەی دۆڕاندووە ئی باشە تۆ لەبەر چاوتە ئەوەی شتێک کە خوا قەدەغەی دەکات بۆیە قەدەغەی دەکات چونکە بەڵام مصیبەتی بەدواوەیە جا ئەگەر شەرابە ئەگەر قۆمارە ئەگەر جگەرەیە ئەگەر داوێن پیسیە ئەگەر زوڵمە ئەگەر گەندەڵیە ئەگەر هەرچی هەیە خوا کە قەدەغەی کردووە خوا دەفەرمی يحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث هەرچی پاک و چاک و سودبەخشە بۆیان حەڵاڵ دەکا هەرچی زیان بەخش و پیس و خراپە لیان قەدەغە دەکا خۆ خوا هیچ شتێکی قەدەغە نەکردووە کە خراپ نەبێ هیچ شتێکیشی حەڵاڵ نەکردووە کە سودبەخش و چاک نەبێ جا ئەوەی کە جەنابت باست کرد ئەوەی کە نەبینە هەمبانەی معلومات وەکو کتب گرفتی بەشەر هەر بە زۆری ئەوەیە سیاسیەکانمان تەماشا بکە قسە دەکەن قسەی زۆر چاک قسەی زۆر ڕێک لەو کاتەدا کە کابراگە بەس قسەکەی گوێ لێ بێ ماشەڵڵا کڕە قسەی زۆر چاکە بەڵام دوای کە تەماشا کردەوەکەی دەکاوانە وڵای دەڵێ وەستای قسان و کۆڵەواری دەستانە جا ئەوەش کە گوتومە حەقەت و تعبیرەم لە کاک ئەحمەدی موفتیزادەوە هەزار ڕەحمەتی خوای لێ بێ و قەبری پڕنور بێ و خوا پاداشتی داتەوە و ئینشاڵڵا بە شەهیدیش وەرگیراوە زوڵمێکی گەورەی لێکرا کاک ئەحمەد هەروەها کاک ناسری ڕەفیقیشی کاک ناسری سوبحانی خوا ئینشاڵڵا هەردووکیانی بە شەهید وەرگرتووە پیاوی گەورەی ئەم میلەتە بوون من بەرهەمەکانیان زۆر تەماشا کرد و گوێم داونێ کاسێتەکانیان کاک ئەحمەد موفتیزادە لە کتێبێکیدا لە نەوارێکیدا لە کاسێتی گوێم لێ بووە دەڵە خۆتان مەکەنە هەمبانەی معلومات یعنی هەر شت بخوێنەوە و کاری پێ نەکەن هەمبانەی معلومات ئەوەیە
شارەزاییت زۆر بێ بەڵام کاراییت کەم بێ. کاک پەیوەند ئەهلی تەسەوف و ئەهلی تەزکیە لە هیچ شتێکدا سەرکەوتوو نەبوو بن، ئەم بەگشتی قسە دەکەم تەواان لەوەدا سەرکەوتوو بوون کە هەوڵیان داوە شتێک نەڵێن کە نەیکەن. و بۆ زانیاریت سەرکەوتووترین کەس لە بواری کارکردن بە عیلمدا، کارکردن بەو شارەزایی کە هەیەە ئەهلی تەزکیە بوون، لە هەموو کەس سەرکەوتووتر بوون. زۆر کەس ئیدعای شوێن کەوتنی سەلەفی ساڵح و قورئان و سونەت و شارەزایی و عەقڵ کراوەی و دوای تەماشای کردەوەکەی دەکەی هیچی تێدا نابینی. بەڵام بە زۆری ئەوانەی کە کاریان لەسەر ناخی خۆیان کردووە، مەرجنیە ناویان لە خۆ نابێ سۆفی و دروێش و دێوانە، بەڵامانەی کە کاریان لەسەر ناخی خۆیان کردووە کە من هیچ پێشەوایەکی ئیسلامم نەبینیوە، هیچ پێشەوایەک هیچ زانایەکی بەرجەسە ئیسلام مەگەر کاری لەسەر ناخی خۆی کردووە، مەگەر قسە و کردەوەی یەک بووە، مەگەر پەنهان و دەری یەک بووە، زاهیر و باتینی. ئەوانە لە هەموو کەس سەرکەوتووتر بوو بۆی کە ئەوەی دەیزانن بیتوانن و حاڵی بوونەکەش لە خۆیاندا بکەنە حاڵ و ئەوە نەبێ هەر زانیاری کۆ بکەنەوە دوایی نەتیجە ببن بەچی. وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەوەی کە زۆر مەترسیم لێ هەیە لە ئومەتم منافق عەلیم اللسان جاهل القلب، منافقێک کە زمانەکەی شارەزایە بەڵام دڵەکەی نەزانم نەفامە، بۆ ئەوەی کە دەیڵێ کاری پێناکە. هەروەها پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە پێناسەی خەواریجیشدا هەر ئەوە دەفەرمێ حدثاء الأسنان سفهاء الأحلام يقرؤون القرآن لا يجاوز حناجرهم. كم تمنن كم عقل سوكن كم تمنن قرآن دەخوێنن بەڵام لە گەرویان ئەو دیو نابێت، واتە ناچێتە نێو دڵ و دەرونیانەوە، یاخود دەیخوێنن بەڵام لە گەرویان ئەو دیو ناواتە ناچێ بۆ سەرێ بە عەقڵ تێی بگەن، هەر دەقە و دەیخوێنێتەوە هیچ فقه و فەهم و تێگەیشتنی لەگەڵدا نییە. مامۆستا لە تەفسیری ئەو ئاەتەی سوورەتی شەمس ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها، ئەلەوە ینی تێبینێکم بۆ دروست بوو لەوەی کە جەنابەت لە تەفسیرەکان نووسیوتە، بەڵام ویستم لێرە جارشکەمە پرسیار بکەمەوە بۆی کە باشتر لەوە تێبگەین. سەرەتا خوای پەروەردگارەوە سوێن بە نەفسەخوا، ئەو کەسێک کە ڕێکی خستووە و هەروەها چۆنەڵی هیدایەتی ئەوە قسەکە لەسەر ئەوەیە دوای ئەفەرمێ فألهمها فجورها وتقواها، واتە هەم گوناحکردن و هەم چاکەکردنی فێر کردووە. قسەکە لەسەر ئەمە مامۆستا ئەمە یعنی چۆن؟ ئەمە جارێک کاکە پەیوەند هەر سوورەتی شەمس تەماشا بکەین هەمووی. بسم الله الرحمن الرحيم والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها والأرض وما طحاها أمجا ونفس وما سواها. يعني خوای متعال سوێن بە کۆمەڵش دەخوا، دوای دێتە سەر نەفسیش، سوێن بە نەفس واتە مرۆڤ و ئەو کەسەی کە ڕێکی خستووە و چاکی کردووە و چی لێ کردووە، چۆنی ڕێک خستووە. فألهمها فجورها وتقواها، هەم خراپەکاریەکەی فێر کردووە و هەم پارێزکاریەکەی فێر کردووە. چی لێ دێ دوایی قد أفلح من زكاها وقد خاب من دساها. سەرفرازە ئەو کەسەی کە خۆی پاک و چاک دەکا و پەشیمان و بەدبەخت و ماڵوێران ئەو کەسەی کە خۆی لە ژێر چڵک و چەپەری و کەمڕە و ژەنجی گوناحاندا دەشارێتەوە. دەساها یعنی ئەخفاها. جارێ ئەوەی سەرنجمان ڕادەکێشەوەیە کە خوا سوبحانەوە وتەعالا نەفسی بەشەری لە ڕیزی ئەو ئایەت و نیشانە گەورانەدا هێناوە. والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها والأرض وما طحاها. يعني سوين بششتي قورة ياخذ بدوانزة شد دخوا دوي ونفس وما سواها، سوين بنفس وبويك الريشي خستوا أو نفسي بشري بو خوا سويني في دخوا بدوي أما جدك بشي بدوشت فجورها وتقواها. لەبەرەوە کە تەنیا مرۆڤ لەم گەردوونەدا تەنیا مرۆڤ دەتوانێت بەویستی خۆی بەرەو سەرێ بچێ یا بەرەو خوار بێ، تەنیا مرۆڤ دەتوانێت. فریشتە هەر بەرەو سەرن، فریشتە دەتوان گوناحام بکەن
لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. مادەی بێجیان و هەر لە گەردیلە و تا کەهکەشان و پاشان ڕووەک و دوایی زیندەوەران، ئاژەڵان، ژیانداران دەتوانن چاکە و خراپە بکەن، مەحکومی غەریزەکانی خۆیانن. گەردیلە و تا کەهکەشان و وەگەلە کەهکەشانەکان هەمویان مەحکومی یاسا فیزیایی و کیمیایەکان کە خوا بۆی داناون. لەو نێوانەدا مرۆڤ و جن دەتوانن بەرەو سەر بچن بە ویستی خۆیان و بەرەو خواریش بچن هەر بە ویستی خۆیان. ئەوە کە دەفەرمێ فەئەلهەمەها فوجوورەها وتەقواها، ئەلهەمەها یعنی عەلەمەها، یعنی ئەو توانایی داوەتێ هەم گوناح بکە هەم ئەهلی تەقواش بێ. بۆیەش ئەو مرۆڤە بە کەڵکیەوە هاتووەش جێنشینی خوا بێ لەسەر زەوی، و بۆیە بە کەڵکیەوە هاتووە کە هەڵگری ئەمانەتی خوا بێ، و بۆیە بە کەڵکیەوەتە کە خوا بیخاتە تاقیکردنەوەوە. کاک پێوە من زۆر جا بیر دەکەمەوە، بە تایبەتی ئێستا ئەو کتێبەی کە لە بەردەستمدایە درەوشاوی ئیمان و پوشەڵی ئیلحاد لەبەر ڕۆژنایی زگماک و عەقڵ و زانست و وەحیدا کە مۆسوعەیەکە لەوانێ چێ بۆ دەوری 1000 لاپەڕ دیڕاسەیەکی دوور و قوڵم کردووە لەسەر ئەوە لەسەر مەسەلەی ئیلحاد و لە خواناسی. ئینسان ئەگە بیر بکاتەوە ئەم گەردونە هەمووی بەسەر و خواریەوە بۆ مرۆڤ دروست کراوە، هەمووی بۆ مرۆڤ دروست کراوە. ئاەتی ژمارە 7 لە سوورەتی هود زۆر بەڕوونی ئەوە دەگەیەنێ کە خوا دەفەرمێ وهو الذي خلق السماوات والأرض في 6 أيام وكان عرشه على الماء ليبلوكم أيكم أحسن عملا. خوا ئەو زاتەیە ئاسمانەکان و زەوی بە 6 قۆناغ هێناو نەدی و بارەگای خوا لەسەر ئاو بوو بۆ تاک و تاقیتان بکاتەوە، کاتە ئەم گەردونە هەمووی بەسەر و خواریەوە پەیوەستە بە تاقیکردنەوەی مرۆڤەوە. بۆ یەکێک لە شاعیرەکان قسەیکی جوان دەکات، دەڵێ لقد خلقت لأمر عظيم لو فطنت له فاربأ بنفسك أن ترعى مع الهمل. بۆ شتێکی مەزن دروست کراوی ئەگەر فکرت پێ بەشی ئەی مرۆڤ لە خۆتی مەبەشێنەوە کە لەگەڵ ئاژەڵان بلەوە ڕێی، یعنی ژیانێکی ئاژەڵانە مەبەسەر. ئەگەر ئینسان تەماشا بکە ئاو گڵ بۆ ڕوەک دروست بوون بۆ کە ڕوەک پێ بگەێنن، وایە ئاو گڵ خۆ ڕوەک لەکوێ سەوزە بێت گڵ هەبێ و ئاویشە بێ. ڕوەک بۆ ئاژەڵ و زیندەوەران دروست بووە، ئاژەڵ و زیندەوەران لەسەر ڕوەک دەژین. ئەمجا گڵ و ئاو و ڕوەک و ئاژەڵان هەمویان بۆ مرۆڤ دروست بوون. ئەی مرۆڤ بۆچی؟ وانە خۆی بە پرسیارە لە خۆی بکە. باشە تۆ تەماشا دەکەی ئاو گڵ و کانزاکان لە خزمەتی ڕوەکدا، ڕوەک لە خزمەت ئاژەڵدایە، ئاژەڵ و ئەوانی کەش پێش خۆی هەمووی لە خزمەتی مرۆڤدان. ئەدی مرۆڤ چییە؟ مرۆڤ دەبێت دووبارە جارێککە بگەڕێتەوە خۆی بەرێتەوە خواری لە خزمەتی پارە و سامانێکدا بێت کە گڵە. لەو کتێبە دەباسم کردو گوتومە حەیفە ئەهلی دڵ وابەستە و دابەستەی ئەهلی گڵ بن. باشە مرۆڤ چۆن دەبێت لە خۆی نەفکرێ من بۆچی دروست بووم؟ ئەو شتانە ئەو کەونە هەمووی بۆ من مسەخەر و دەستم بۆیە، وەکو دەفەرمێ سەخەر لەکم ما فی السەماوات وما فی الأرض جەمیعا منه، هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە خوا هەمووی لەلایەن خۆ بۆ ئێوە دەستەمۆ کردووە، بۆ ئێوەی ملکەت کردووە کە لێ بەهرەمەند بن. ئەدی تۆ بۆچی؟ تۆش بۆ ئەوە کە بەندایەتی بۆ خوا بکەیت. خوا پێویستی بۆ بەندایەتی هەیە؟ نا، تۆ پێویستیت پێ هەیە. خوا ئیرادەی وا بۆ مرۆڤێک دروست کە بە ویستی خۆی خوا بپەرسێ یان نەیپەرستێ. خوا ویستی وا بووە. بۆچی خوا وای کردووە؟ پێویستی بێمە هێنە خێر. خوا پێشەوەی ئێمە هەبین هەر خوا بوو، دوای ئێمەش لە بیندا بە هەر خوا هیچ نەکەمی کردووە نە زیادی کە خۆیەتی، بەڵام خوا ویستی وا بووە. لا يسأل عما يفعل وهم يسألون. ئەو لێ ناپرسرێ بۆ وا دەکا، بەڵام ئەوان لێیان دەپرسێ. ئەو بۆچی لێ ناپرسرێ؟ چونکە هیچ شتێکی بێجێ ناکە. مەبەستم ئەوەیە ئەمە ئینسان دەبێت زۆر بیر بکاتەوە کە من بۆ لێرەم، من چیم، ینی بۆ چه مهمەیەک دروست کراوم. ئەگەر هەر کەسێک ینی تێبگا لە خۆی، من عرف نفسه عرف ربه، هەر کەسێ خۆی بناسێ پەروەردگاریشی دەناسێ، و هەر کەسێ پەروەردگاریشی ناسی جاریش کەش خۆی دەناسێ، دەزانێت کە دەبێت چی بکاو چۆن بکاو ئەم ژیانێت چۆن بگوزارێنێ. بەڵێ مامۆستا لە خاڵی چوارەمی بڵێن بەشی شەشەمە دەنووسیت تەمان خاڵی چوارەمە لەوێ هەرچەندە قورئان و سونەت بەسن تا دوایی، بەڵام ڕایەکی ئەهلی تەسەوف ئەهێنی کاڵێ
هەر کەس فێرکەر و شێخی نەبێ ئەوە فێرکەر و شێخی ئەو شەیتانە بێ. هیوادارم بە کوردی کردەکەی من تەواو بوو بێ ماشەڵڵا تۆ لە کوردیە. قسەکە لەسەرەوەیە تەسەورەکەم کە ئەندازەیەک جەنابێشت پشتگیری بکەیت ئەوەی من تێگەشتم کە پشتگیری ئەم بۆچوونە بکەیت لە کتێبەکە. کاکە پەیوەند خۆی کورتەکەی ئاوایە ئەوان طبعا لە سەرچاو عەرەبیەکان دەڵێ من لەم یەکن لەهو شەیخون فەشەیخه الشەیطان، ئەوی شێخێکی نەبێ ئوستاد و مامۆستایەکی نەبێ شەیطان دەبێتە مامۆستا و ئوستاد و ڕێنماییکەری. ئەوە ڕوویەکی حەقی هەیە ڕوویەکی ناحەقیشی هەیە. ڕوو حەقی هەیە ئەوەیە کە بۆ هەر زانستێک کەسێ بێتە دکتۆر پزیشک نابێ بچێ لە کولی طب بخوێنێ لای مامۆستاکانیشی کەسێ بێتە مهندس ئەندازیار نابێ لە هەندەسە بخوێنێ کەسێک لە ڕووی یاساناسی و نابچێ لە یاساناسەکان یاسازانەکان و هەروەها بە هەمان شێوەش کەسێک بێ بەرەو خوا بچێ لە خوا نزیک بێ دەبێت لە لەخوا نزیکان و بەرەو خواچوان بەهرەمەند بێ لەوانە کە شارەزای ئەو ڕێیان وەکو کاتی خۆ دێڕە شعرم هێنایەوە إنما القوم مسافرون لحضرة الحق وضاعنون فافتقروا فيه إلى دليل ذي بصر بالسير والمقيل قد سلك الطريق ثم عاد ليخبر القوم بما استفاد ئەو کۆمەڵە کە بەرەو خوا دەچن ڕێبوارن پێویستیان بە ڕێپێشاندەرێک هەیە ئەو ڕێپێشاندەرە دەبێت شارەزای ڕێیەکە بێت لەکوێ بارگە و بنە بخەن و پشوو بدەن لەکوێش بڕۆن قد سلك الطريق ثم عاد ڕێیەکەی بڕیوە و دوایی هاتۆتەوە تاکو خەڵک لەگەڵ خۆی بەرێ ئاخر کەسێک دەبێتە دەلیل بەو ڕێدا چەند جار چوو بێ و هاتوێتەوە و بە شوێنەکانی شارەزا بێ. ئەوە ڕوە حەقەکەیەتی کە ئینسان پێویستی بە چاوساغ و مامۆستایەکەیە. ڕوە ناحەقەکەی ئەوەیە کە هەندێک لە ئەهلی تەسەووف ئیدعای ئەوە دەکەن هەر کەسێک نیەتە نێو تەریقەکەی ئەوانەوە ڕێبازەکەی ئەوانەوە دەست نەگرێ بە شێخەکەی وانەوە کە ڕەنگە شێخەکە هیچیشی لە باراندا نەبێ. ئەمن هێندێک دەروێش و سۆفیم پێشێنێن لە شێخەکەی خۆیانی بە مسڵمانتر زانم لەو بەدینترن ساخترن شێخەکە ڕەنگە لە پەنای دیندا دنیا بخوا بەڵام تەماشا دەکەم دەروێش و سۆفیەکە زۆر بە ساقی خواپەرستی دەکات ئەو لە لای نزیکترە لە شێخەکە على الظاهر. بەهەرحاڵ ئەوە ڕوە ناحەقەکەیەتی کە وەکو گوتم هەندێک ئیدعا دەکەن ئەوەی نییە تەنێو چوارچێوەی تەریقەتەکەی ئەوانە و بەرەو خوا ناچێت نامەرز نییە. قورآن و سنت بەسن بەڵام بۆ ئەهلی خۆیان بەسن کاکە پەیوەند هەروەکو قورآن و سنت بەسن بۆ زمانی عەرەبی بەڵام ئایا هەموو کەس یەکسەر لە قورآن و سنت توانێت فێری زمانی عەرەبی بێ دەبێت بچێنە حوسەرف لای پسپۆران بخوێنێ. قورآن و سنت بەسن بۆ زانستی میرات بەڵام ئایا هەموو کەس دەتوانێت لی هەڵبێنجێ. قورآن و سنت بەسن بۆ زانستی عقیدە بەڵام هەموو کەس دەتوانێت یەکسەر لە قورآن و سنت هەڵێنجێ دەچێت لای پسپۆران و هەروەها بۆ تەزکیە نەفسیش بە هەمان شێوە بۆ فیقه و ئوسولیش بە هەمان شێوە خۆ زانستە شەرعی لە قورآن و سنت دەرێنراون بەڵام دوای زانان شیان کردوونەوە بۆیە هەر زانستە دەبێت لای پسپۆران و شارەزانی خۆی ئەوان ڕێ کورد دەکەنەوە. بەڵام ئەوە بە واتایە نیە ئەگەر کەسێک لەوێشدا گوتومە ئەگەر کەسێک ئوستادێکی چنگ نەکەوت کەسێکی چنگ نەکەون متمانەی پێ بکات بۆ تەزکیە بوون و بەرەو خواچوون ئایا پەچی دەکەوێت قورآن و سنت پەچی کەس ناخەن بەڵام بۆ ئەهلی خۆیان بە مەرجێکە ئینسان بەڕاستی خۆی ساخکاتەوە و ئامرازی تێگەیشتن لە قورآن و سنەتیشی پێ بێ کە زمانی عەرەبیە. مامۆستا لەم کتێبەیە لە چەند شوێنێکە چۆنە ناوی شێخولئیسلام ئیبن تەیمیە هێنیت بەڵام لە شوێنێکیانە باسیەوەکەی کە تەبیعەت سۆفی بووە ینی ئەندازەیەک بۆ من جگای سەرنج بوو ویستم بیکەم بە پرسیارێک بە جدی ئیبن تەیمیە تەبیعەت سۆفی بووە یاخۆ خەڵک وا تەسەورەکە کە تۆزێک ئاراستەکەی دەژێت تەسەوف تعبیرەکەی من ڕەنگە ئاوا بۆ بێ کە ئیبن تەیمیە پشک و بەشێکی باشی هەبووە لە بواری تەزکیە نەفس و تەسەووفدا. کاکە پەیوەند هیچ عالمێکی معتەبەر چنگت ناکەوێ هیچ پێشەوایەک من کە ژیانیانم خوێندوێتەوە مکتێبێکی گەورەم داناوە زانانی ئیسلام چێن و چۆنن کە بە کوردی 3 جار چاپ کراوە چاپە عەرەبیەکەش ئێستا دووبارە دەکرێتەوە قەرار لە دارولقەلەم چاپی دووەمی باسم کردووە زانانی ئیسلامم هێناوە تەمەنە من هەڵوێستەکانی 21 لە زانایانم هێناوە لە کۆن و هاوچەرخ بەڵام هیچ زانایەکی معتەبەر و پێشەوایەکی معتەبەر و متمانە پێکرا و چنگ ناکەوێ کە پشک و بەشی باشی نەبووێ لە تەزکیەی نەفسدا بەبێ هەڵاواردن ناگورجێ ئینسان عالم بێ خاوەن نەفسێکی تەزکیە کراو نەبێ بۆ خوا سوڵحاو نەبوو بێ ئەهلی تەعەبودی شەخسی چاک نەبوو بێ ڕازاوە نەبوو بێ بە فەضائیل بژارکراو نەبوو بێ لە ڕەذائیل ناگونجێ عالم و پێشەوا بوو بێت و وا نەبوو بێ
جا ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لەبێ شێ بۆ لەو زانایانە بۆچی وام گوتو جارێ دوو بەرگ لە مەجموع فتاواکەی کە 35 بەرگە بەرجی 10 تەرخان کردو بۆ تەسەوف و تەمەخۆ ئەو تەرخانی نەکرد دوای کۆکراوەتەوە بەڵام بەستم ئەو قسە و باس و لێ کۆڵی نەوانی ئەو کردوونی ئەو فتوانەی ئەو داونی ئەو ڕوونکردنەوانی ئەو داونی دەربارەی تەزکیەی نەفس و تەسەوفەوە لە دوو بەرجی گەورەی مەجموع فتاواکەی دەکۆکراونەوە دوو بەرجی گەورە 10 التصوف الأخلاقي التصوف السلوك وأكتو تماشى جاني ابن تيمية ذكي رحمة خوي لبيه خوي تزكي نفسه أهل تصوف إيش يعني شي بو شان قلتوا إنسان ده بعبادتي زيادة به إنسان ده بزور دلصوص به مخلص به إنسان ده بزور متجرد به إنسان ده بالدنيا بكم بقري أمرو في مسلمان دبي مجاهدي نفسي خوي بكا دبي أهل علم به أهل عبادة به أهل تقوى به رازابي بفضائل ديتو كتماشى ابن تيمية ذكي رحمة خوي به وزنان الإسلام أهوان هكذا بي قوي أم جاء ابن تيمية لعين الروحانية زور بقوة بوا ڕوودا زۆرن لە ژیانی دا یعنی کە چەند ئازاب بووە کە پێم وایە ئەو کەسانی کە لە ناخەوە بە قووەتن ئەهلی تەقوان ئەهلی تەزکیەن ئازا دەبن سەخی دەبن لێبوردە دەبن بە سەماحەت دەبن ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێت لە میسر گیراوە سجن کراوە بە زوڵم هەندێک لە ڕەفیقە عالمەکانی خۆی لەسەر ئەوەی کە هێندێک فتوای داون هێندێک بیرروبۆچوونی هەبووە خۆی ئیبن تەیمیە مەعسوومیش نەوە دەنگوزێنەشی پێکابێ یا جاری وای لە شتێکدا زێدەڕۆیی کردووە بۆ ملە کتێبەکانی خۆم دەباسم کردووە ئیبن تەیمیە لە صفاتی خەبەریدا پێم وایە زێدەڕۆیی کردووە زۆر بۆ لە کاردانەوەی ئەواندا کە نوکوریان کردووە لە صفاتی خەبەری و ئیبن تەیمیە مەشرەب حەنبەلی بووە دیارە خۆ بەڵام بە هەر حاڵ هێندێک فتوا بیرڕای بوون کە باش من زاناندا مناقەشیان لەگەڵدا کردبە نەخێر بەدەستهەڵەدارەکان بەگرتیان داوە ئەو حاکمە کە ئەوی گرتووە بە قسەی ئەو زانانەی کە قسەیان لەسەر کردووە دەمرێ زانایش کە دێتە جێی لە سەجندەری دێنێ حرمەتی دەگرێت دەڵەوەی من پێش من کە منافیسی بۆ بڵین غدری لە تۆ کردو ئەوە بووە ئێستا ئەوانەی کە تویان بەگرداوە ئیزن بدە بۆ هەمووان بگرم ئەوش دەڵێ ئەوان بگری دەڵێ بەڵێ دەڵێ قەت شتیوانە من ڕێنادەم دەڵێ بۆ دەڵێ مە ئەهلی علمین ڕازیاییمان دەبێ و خلافمان دەبێ و ناکۆچیمان دەبێ بەڵام من ڕێگە بە تۆ نادەم لەبەر من بیانگری ئەخر دەڵێ ئەوانە تویان بەگرداوە دەڵێ ئەخر قەیناکە عالمین پێکە و مناقەشەمان دەبێ و شت دەبێ بەڵام نەخێر نابێشتی وا بکەی یەکێ لەو عالمانە دەمرێ هەر لە میسر دەچێت بۆ لای ماڵ و منداڵەکەی کە لەو عالمانە ابن تەیمیە بەگرداوە دەڵێ ئەوە فڵان کەس وفاتی کرد و برای من بووە ئێوە برازای منن ئەمنەوە لە خزمەتدام هەرچیش پێویستێکتان بۆ بەبنی بڵێن ابن تەیمیە ئاوا بووە خۆ کاچی خۆم تەزکیەی نەفس بوو خۆ لە موقیفاندا دەردەکەوێ دەبێت لێبوردەبی دەبێت بەڕەحمبی دەبێت ئازابی دەبێت سەخیبی دەبێت جوامێربی وانە خۆ تەزکیەی نەفس چۆن بزانین ئەو کەسە خاوەن نەفسیش تەزکیە کرا هەر بە قسە و بە ئیدعا و بە خۆڵکێشان دەبێت نەخێر دەبێت بەکردەوە وابی جا ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ شێک لەو عالمانە کە تەمەن هەر ئەو نەبووە هەموو عالمەکانی ئێمە پێشەواکانی ئێمە چوار پێشەوا سەرمەزەبەکان یعنی ئەبوو حەنیفە و مالیک و شافعی و ئەحمەد جعفەری صادق زەید ئەبوو جعفەری طەبەری سفیانی ثەوری لەیث بن سعید ئەو ئیمام و پێشەوانە کاکە تۆ تەماشایان کە هەر کامێ پیان بە پێی خۆی تەماشا دەکەی لە لوتکەی سیفەتە بەرزەکاندا بووە بۆ چونکە خاوەن نەفسیش تەزکیە کراو بوون نەفس وەختێک تەزکیە دەکرێت تەقوا بەرهەم دەهێنێ ئەها خوا دەفەرمێکی فەلهەمەها فوجوورها وتەقوا قد ئەفلح من زەکاها نەفس کە تەزکیە کرا ئەمجا میوانی تەقوا دێتە تێی نفسێک تەزکیە نەکرێت تەقوا پێی ڕازی نابێ بچێ ببێتە میوانی دەبێت نەفسەکەی خۆت تەزکیەکەی چاکی کێجا ئەمجا تەقوای دێتە تێ وەکو خوای پەروەردگار دەفەرمێ ئولائیکە الذین امتحن الله قلوبهم للتقوى خۆ ئەوانە دڵی پاڵاوتون بۆ تەقوا دڵی وا لێ کردوون کە بە کەڵکیەوە بێت تەقوایان بچێتە تێ مامۆستا دوو پرسیارم ماوە پێنج خولەکیشم ماوە لە کاتەکە ئەویش پرسیاری یەکەمم بە ئەوە بێ لەسەر ئەو سێزانایە کە هێناوتە سێزانایی هاوچەرخت هێناوە لەوانە ڕەحیمەهوڵڵا حەسەن بەنا سعید نورسی سید قوتب ئەڵێ ڕاستە
ئەمانە بخوان ئەهلی تەسەوف حساب ناکەن یاخۆ با بڵێن بە جۆرە لە جۆرەکان ئەو ناوایان لەسەر نەبووە بەڵام لە کار و کردەوەیان ئەمە بینراوە تۆمە بەسە چیە مامۆستا بەڵام بەستم ئەوەیە تەمەنە من ژیانی هەرسێکیانم هێناوە لەو کتێبەی زانانی ئیسلام چیان و چۆن هەڵوێستەکان زۆر جیاوازیشن کەسایەتەکان تۆزێک جا من ژیانی یا هەڵوێستەکانی پێنج لە زانانی هاوسەرخم هێناوە لە کتێبی زانانی ئیسلام چیان و چۆنن بەڕاستی پێم خۆشە مامۆستایان بەتایبەت و ئەهلی عیلم سەرنجی بدەن باسی مامۆستا سعیدی نوورسیم کردووە باسی شێخ ئەمجەدی زەهاویم کردووە کە ئەو دوانە کورد بوون و باسی حەسەن البەنا و ئەبوالعەلای مەودودی و سەید قوتب ئەو پێنجە لە زانیانی هاوچەرخ هەڵوێستەکانیانم هێناوە تو وەختی تەماشا ژیانیان دەکەی ئەوانە کاکە پەیوەند ئەوەی کە خاوەنی نەفسێکی تەزکیەکرا و تێیدا پەیدا دەبێت لە صیفاتی بەرز و جوان لەوانەدا دەیبینی ناڵێم بێزگە لە پێغەمبەران کەس مەعسووم نییە لە هەڵە بەڵام تەماشا دەکەی شەجاعەت سەخاوەت سەماحەت و لێبوردن ڕەحمەت عەدل و ئینساف بۆ خوا ساغبوونەوە ئەمجا خۆراگری ئەمجا شوکرانە بژێری ئەو صیفەتانە لەو جۆرە کەسانەدا دەبینی جارێککە دووبارەی دەکەمەوە مەرجی هەرچی ناوی تەسەووفی لەسەر نەبوو پشک و بەشی لە تەزکیەی نەفسدا نەبێ مەرجێشنی هەرچ کەسێ ئەو ناوەی لەسەر بوو ئەو تەزکیەی نەفسە بوو ئەو قۆرەخ کرابێ بەڵکو و تەزکیەی نەفس بە پابەندی بە شەریعەتەوە بۆ ئینسان پەیدا دەبێ و بە خۆ دوورگرتن لەو شتانەی کە شەرع قەدەغەی کردوون و بەجێکردنی ئەو شتانەی کە شەرع پێویستی کردوون بەوە نەفسی ئینسان تەزکیە دەبێ بەوە ئینسان بەرەو خوا دەچێت و ساڵح دەبێت کە پابەند بێ بە شەریعەتەوە شەریعەتی بەرجەسە لە قورئان و سوننە مامۆستا لە واقعی ئێستا بەداخەوە ینی شتێکەویش پێ گوترێ ینی سەلەفیەت لە شوێنێکە و سۆف با بڵێن ئەهلی تەسەوفیش لە شوێنێکی ترە ینی با بڵێن بە جۆرێک لە دژ ئێستا ینی تەماشاکرێ بەڵام تۆ ئەنووسی ئەگەر بتەوێت شوێن کەوتووی سەلەفی ساڵح بی دەبێت خاوەنی تەزکیە ئەگەر بشتوێت تەزکیەی نەفس دەست بکەوێت پێویستی ڕێباسی سەلەفی ساڵح بگری و بەموو لێلانەدەی ئەمە چۆنە ینی دەکرێت سەلەفی بی و ئەهلی تەسەوف بی دەبێت ئەهلی تەسەوف بی و سەلەفیش بیانی بەڵێ کاکە پەیوەند شوێن کەوتی سەلەفی ساڵح یعنی چی یعنی بەو شێ ئەوان دینداریان کردی مەژوا بکەین هەچەنە باسیشمان کرد ئەندازەیەک یعنی بەو شوێ کە ئەوان لە قورئان و سوننە تێگەیشتون بە فراوانی بەقوڵی ئەتۆش ئەوە لی تێبگەی و چۆن ئەوان پێ و پابەند بوون بەبێ هەڵبواردنی بەبێ هەڵاواردنی هیچی تۆش ئەوە پابەندی بە قورئان و سوننەتەوە ئەوە شوێن کەوتنی پێشینی چاک ئەوەیە ئەدی تەزکیەی نەفس بوون ئەوەی کە تۆ ڕازاوابی بەو سیفەتە بەرزانەی کە لە بۆ حاصل حاواندا هەن جا من پێم وایە بە شوێن کەوتنی سەلەفی ساڵح دەگەێت تەزکیەی نەفس ڕێبازی سەلەفی ساڵح چییە قورئان و سوننەتە و وەختێک کە خاوەن نەفسێکی تەزکیە کراو دەبی ئەو نەفسیە تەزکیە کراوە پاڵت پێوە دەنێ کە ڕێز لە پێشینی چاکی خۆت بگری شوێنیان بکەوی بەڵام بەناو لە خۆنان هەروەکو کاتی خۆشی بە حەڵوا دەم شیرین نابێ هەزار جا بڵێ حەڵوا هەنجوین هەمووی بۆ نابێت تۆ دەگەنجوین خۆی تۆ حەڵوا بخۆی لێ ئەو قەزیانە من لەو کتێبەشدا زۆر تەرکیزم لەسەرەوە کردوێتەوە هاگوتم ئامان سەد ئامان ئێستای وایە مەسەلەن گوتوێتی مامۆستا ئەو کتێبەی تۆم ئەوە ڕێگەی ساڵح بوون و بەرەو خواسوون مەسەلەن 5 جارم خوێندوێتەوە 4 جارم خوێندوێتەوە ئینشاڵڵا زۆریشی لێ بەهرەمەند بووە بەڵام بە هەموو کەس بزانێ نە ئەم کتێبە نە کتێبێکی دیکە نەهر بەوە کە تۆ دەیخوێنیەوە تەنیا بە خوێندنەوەکەی ئەگە کاری پێ نەکەی هیچ لێ بەهرەمەند نابی ئێستا نەخۆش کە دەچێت بۆ لای دکتۆر ڕەشەتەی بۆ دەنووسێ ئەویش دەیبا بۆ دەرمانخانە سەیدەریە دەرمانەکانی دەداتێ ئەگە دەرمانەکان بەکارنێنی لیان بەهرەمەند دەبێت نەخێر لە ڕاستیدا زۆر مەبەستم ئەوەیە کە خوێندەرانی بەڕێز و بینەران و بیسەرانی بەڕێز بزانن ئەم قەزی تەزکیەی نەفسە شتێکی عەمەلیە نەزەریەکەت هەر بۆیە کە تۆ بەرچاوت ڕوون بێ بزانی چۆن بەو ڕێیە دابڕۆی بەڵام هەتاکو نێ سەرباری کردار و عەمەل ئەوەت بۆ پەیدا نابێ و من لاما بێ کۆتا خاڵش کە باسم کردووە ئەوەی کە تو چۆن لە خۆت حاڵی بی نەفست چۆن تەزکیە بووە چەند نیشانەیەکی هیچێک لەوانە کە جەناب ئاماژەت بە شتێکدا لە ئەوڵی ئاڵقەی 27 دا و ئاڵقەی ڕابردوو باسی ئەوەت کرد کە تامکردن و چێشتن لەزەت وەرگرتن تەزکیەی نەفس
یەکەمی نیشانەی و لەزەت لە عیبادەت بکەی، لەزەت لە ئیمان بکەی، لەزەت لە بۆ خوا سوڵحان بکەی، یعنی چام و چێژ و لە ناخەوە مەسەلەن بۆی پێوە پابەندبی. هیچی دیکە ئەوانەیە کە عیبادەتت لەسەر قالب سووک دێ، هیچی دیکە لەوانە ئەوەیە کە ڕازاوە بی بە سیفەتە بەرز و جوانەکان هەلی سەماحەت بی و دڵت بپاڵێوی لە حەقد و بوغز و غەرەز و کیبر و ئەو سیفەتە خراپانە. من هێندێک کەس دەبینم خەڵکی ئیدعای زل دەکات بانکخوازێکە سەلەفیە بانکخوازێکی دیکە تەماشا دەکەم باسی بانکخوازێ باسی موسڵمانە باسی کەس ئەوە سەر بە ئەوەیە ئەوە سەر بە غەربە ئەوە سەر بە جوولەکەی ئەوە سەر بەکوێ بە تۆ چی ئەوە خۆی نیشانەیە کە تۆ وەکو مەلات لە شەمەی شەریفت لێ نەکردووە هیچ استفادە نەکردووە لە دینداریەکەت چۆن دەبێت زمانت وابێ بەرامبەر بە ئەهلی ئیسلام ئەگەر تێبینیە کە تێبچۆ بە خۆی بڵێ ئەمما تۆ لەسەر تەلەڤیزیۆن خۆ هەڵکێشی جا کە ئەنەهوو بەهەشت هەر تەنیا بۆ تۆ تەرخان کراوە و خەڵکی دیکە هەموو جەهەندەمی بۆ داخراوە هەر ئەو خۆ پێچاک بوونە زۆر خراپە هەر ئەو خۆ پێچاک بوونە سیفەتێکی زۆر خراپە چونکە پێشەوانی دەقی ئاەتەکە دەفەرمێ فەلا تزەکو ئەنفوسەکم هو ئەعلم بمن اتقى کەواتە لە ڕاستیە تەزکیەبوونی نەفس دەبێ ئەو دەرهاویشتانەی هەبن ئەو بەرهەمانەی هەبن خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی ئێمەش و هەموو خوێنەران و بینەرانی بەڕێز و موسڵمانان بەگشتی لەو کەسانە بجێڕێکە بە نەفسی خۆمان بوێرین بیڕازێنینەوە بە فەضائیل و سیفەتە بەرز و جوانەکان و پاکی کەینەوە لە ڕەذائیل و سیفەتە نزم و خراپەکان. اللهم ئامین. سپاس دەکەین مامۆستا ئەڵقەی ژمارە 28 کۆتایی بڵێ وەختەکەت هەموو گەدار ئامینم بۆ مایەوە لەو کۆتایە ئامینەکەش بە خۆی گرنگە ئینشاءڵڵا خوا گەورە قبوڵ بکات. سپاس دەکەین مامۆستا. سەلامەتی سپاس بۆ ئێوەش و بۆ جەنابیشت و بۆ هاوکارانیشت. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەڵقەی ژمارە 28 لە بەرنامەی نووسنی و یادەوەری چۆن بەرژی یەکەمی کتێبی ڕێگای ساڵحبوون و بەرەو خواچوونمان کردەوە ئەمڕۆ بەرژی دووەمی داخێنەوە بۆ مانایە نییە هەچی لەنا ئەم کتێبەیە ئێمە لە ڕێگای بەرنامەکە وتوبانە هێستا زۆر شتی تیاماوە تەمەناوەکەم کە ئەو بەڕێزانەی کە دایانەوە زیاتر لەسەر ئەمە بزانن ئەم کتێبە بخوێنەوە بە تایبەتی بەشی کۆتایی کە ئێمە لەگەڵ مامۆستایە باسمان نەکرێویش بریتێ لە تەجروبەی عملی ژیانی مامۆستا کە لە ژیانی خۆیان مەسەڵەن چۆن گەشتۆ بۆ حەقیقەتانە یاخود بەو بەرچاو ڕۆشنی کە لە بواری تەسکەی نەفس و ئەوەی کە پێویستە مەسەڵەن بۆ ژیانی موسڵمان پێی گەشتووە تەمەناوەکەم ئێوە مەجاالەوەتان هەبێ کتێبەکە بخوێنەوە چونکە هێشتا هەموو شتێکمان نەوتووە تاکو و بێگەشتنەوەیکی دیکەش هەمووتان بەخوای گەورە ئاسپێ خواتان